سەرۆکی ئەمریکا جۆ بایدن بانگێکی هەستیاری کرد ji bo qedexeyên nû li serçekan piştî koçekdarekî roja sêşemê li dibistaneke seretayiya wilayeta Texasê gulebaranî kir. Biden di axaftina xwe ya koşka spî de piştî vegera ji gera pênc rojî ya Asyayê got êdî dem me we êşê bikin kiryar. Biden got ku ew matmayî maye ji rastiya ku ev cure gulebaranên girseyî kêm li cihekî dinê cîhanê diqewimin. Biden ku xanima yekem Jill Biden li gel wî bû got çima em amade ne bi van komkujiyan ra bijîn. Di êrişa çekdarekî 18 salî de herî kêm 19 xwendekar û 2 mamoste hatin kuştin. Du rojan berî ku Biden biçe serdana xwe ya Asya ew bi malbatên qurbaniyên gulebaraneke kînê re li New Yorkê kom bû ku di encamê de 10 kesên reş hatibûn kuştin. چەکدارێکی مێرمنداڵ ڕۆژی سێشەممە لە هێرشێکدا بۆ سەر قوتابخانەیەکی سەرەتایی لە تەکساس بەلایەنی کەمەوە 19 منداڵ و 2 مامۆستای کوشت. هێرشەکە خراپترین حاڵەتی تەقەکردنە لە قوتابخانەکاندا کە لە ماوەی نزیکەی 10 ساڵی ڕابردوودا لە ئەمریکا ئەنجام درابێت. دەسەڵاتداران دەڵێن تۆمەتباری ڕووداوەکە ناوی سەلڤادۆر ڕامۆسە و سەرەتا تەقەی لە داپیرەی خۆی کردووە و دوجار لە شوێنەکە هەڵهاتووە و ڕۆیشتووەتە قوتابخانەیەکی سەرەتایی لە شاری یۆڤالدی لە ویلایەتی تەکساس و دەستی کردووە بە هێرشێکی خوێناوی و لە کۆتاییشدا ڕووداوەکە بە کوژرانی خۆی لەلایەن پۆلیسەوە کۆتایی پێهاتووە. تەقەکردنی لەم شێوەیە لە ئەمریکا زۆرجار بووەتە هۆی ناڕەزایەتی گشتی و داوای قەدەخەکردنی فرۆشتنی دەمانچە و کنترۆڵەکانی تر بۆ چەکە جۆرا و جۆرەکانی دیکە کراوە. بەڵام هەوڵەکان بۆ سنوردارکردنی فرۆشتنی چەک زۆرجار بەهۆی لایەنگری کۆماریەکانەوە لە ئازادبوونی چەک ڕوو بە ڕووی شکست بووەتەوە. سەرۆک جۆ بایدن فەرماندا کو ئەڵایە ئەمریکا لە کۆشکا سوپی و لە هەمی ئاڤاهیên گشتیên سەرانسەری ئەمریکا و دەرڤەیی وەلێت نیڤداخستی بن وەکو ڕێزگرتن ji قوربانیên گولەبارانە dibistana seretayiya Texasê. Hakimê wilayetê Greg Abbott got ku çekdarekî êrişker hate kuştin, çekdarê êrişker hate kuştin di gulebarana herî kujer da li dibistaneka Amerîkayê ji dema êrişa dibistana seretayiya Sandy Hook li wilayeta Connecticut sala 2012 ve Abbott got ku çekdar bi dabançeyekê û dibe ku bi tivingekê derbasî dibistanê bû û zarok gulebaran kirin karbidestan sedemek ji bo gulebaranê re aşkere nekir. Lê Abbott kesê êrişker bi navê Salvador Ramos danasîn û got Ramos rûniştivanekî civakeke derdorê ye ku 136 kilometran li rojavayê San Antonioye. بۆ قسەکردن لەسەر ئەم ڕووداوە و هەروەها قەدەغەکردنی چەکیانەکردنی لە ئەمریکا دەڕۆمە لای هاوکارم بەڵێن ساڵح. بەڵێن ئەو کاتت باش؟ ئەو کاتۆ باش. دەمەوێت بزانم بۆچی تا ئێستا دۆسیەی چەک هەر وەک کێشەیەکی گەورە لە ئەمریکا ماوەتەوە؟ بەفراو ئەم دۆسەی کۆنتترۆلکردنی چەک یەکێکە لە هەرە مشتمڕ لەسەرترین بابەت لە ئەمریکادا ئەڵبەتە ڕوانینی زۆری لەسەرە بەڵام لەگەڵ هەر یەکێ لەم ڕووداوانە وەکو ئەوەی درنگانێکی دوێنێوارە کە لە ستانی تەکساس ڕوویدا هەمیشە ڕاچڵەچینێکی کۆمەڵایەتی بە دوای خۆیدا دەیێنێ و ئەو پرسیارش دێنێتە ئاراوە چ شتێک لە توانادایە بکرێ. پسپۆرت دەڵێن دەتوانرێت زۆر شت بکرێ. یەکێک لەوانە بۆ نمونە دانانی یاسا و ڕێسای توندە لەسەر بەکارهێنان و هەروەها خاوەنددارەتی چەک یاخوکڕینی چەک. هەندێکی تر داوا دەکەن کە لێکۆڵینەوەی بەرفراوان بکرێ لەسەر پاشخانی ئەو کەسەی کە دەیەوێت ببێتە خاوەنی چەنگ. هەندێکی تریش هەن لە هاوڵاتیان دەڵێن حکوومەت ناتوانێت ژیانی هاوڵاتیان بە تەواوەتی بپارێزێ لەبەرەوە پێویستە چەکە بێ. هەر بۆیە هەمیشە دەبینی ئەم بابەتە لە کاتی ڕووداوێکی ئاوادا جارێکی تر تشک و سەنجی و سەرنجی دەخرێتە سەر بەڵام ئەنجامێکی ئەوتۆ هەتا ئێستاە ئەنجامێکی یەکلاییکەرەوە ئەنجامێکی کۆنکرێتی نەبووە. باشە بەڵێن پێت وایە ئەم ڕووداوە و ڕووداوەکانی لەم شێوەیە بەتایبەت ڕووداوەکەی دوێنێ پێت وایە وا بکە کە کۆنگرسی ئەمریکا هەنگاوی خۆی بنێت بۆ کنترۆڵکردنی چەک؟ سەیری کە بەفراو ینی لە وتارەکەی جۆ بایدندا یەکێک لەواناڵێ بۆ خاتری خوا
کەی دەگەینە ئەوەی ئەو بڕیارە بدەین کە پێویستە بیکەین و هەمووشمان دەزانین ئەم کارە بکەین. ینی لە وتارەیە سەرۆک بایدنەوەی کە جێی سەرنجە هیچ ئاماژەیەکی بەوە نەکرد کە بۆ لەمە دوچە جۆرە هەنگاوێکی کۆنکریتی دەنرێت بۆ بنەبڕکردنی ئەم دیاردەیە لە ئەمریکادا و تەنانەت هیچ پلانێکی کۆشکی سپیشی نەخستە ڕوو. بەڵام ئەگەر بەگشتی سەیری وتارەکەی بایدن بکەین زیاتر داواکردنە لە کۆنگرێس کە پێویستە هەنگاوی گەورە بنێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لە ناو کۆنگرێسی ئەمریکادا چەند جارێک بەرنووسەکانی تایبەت بە کۆنتترۆلکردنی چەک خراونەتە بەرباس و لێکۆڵینەوە. بەڵام وەکو شیکەرەوە ئاماژەی پێدەکەن زیاتر باسییان لەو جۆرە وردەکاریانە کردووە کێ چەک بەکاربێنرێ چۆن بەکاربێنرێ یاساکان چی بن. بەڵام هەرگیز نەگەیشتوتە ئەو بڕیارەی کە دەگوترێ بۆ نمونە لە کاتێکا کە حکوومەت دەستگای پۆلیسی هەیە دەستگا و دامەزراوە ئاسایشیەکانی یا یاساییەکانی تری هەیە بۆ پاراستنی ژیانی هاوڵاتیان کەواتە چ پێویست بەوە دەکا هاوڵاتی چەکی هەبێ. بێلەوە ئەم دۆسەی چەکە وەکو دۆسەیەکی سیاسیشی لێ هاتووە لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکاندا. ینی کاتێکی لەوە دەچێت زۆر زیاتری بوێ ئەمە ئەگەر بڕیارێکی یەکلاییکەنەوە بدرێت لە ناو کۆنگرێسدا. بەڵێ زۆر سپاس بەڵێن بۆ وتەکانت بەڵێن ساڵحمان لەگەڵ بوو لە بەردەم کۆنگرێسدا. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. سەرکردەیە کێمانیە سیناتۆیە میچ مکانل دەبێژە ئەو پشتگیریە فرۆتنا چەکان بۆ تایوانê dike da ku karibe berevaniya xwe bike eger Çîn êrişî wê bike. مکانل سێشەمê li Kongrêsê got pêşniyara min ew e ku rêveberî çekên pêwîst bifroşe Taywanê ji bo redkirina her êrişeke Çînî û ev tiştê herî bihêz e ku em dikarin ji bo bikin ji bo alîkariya Taywanê bi heman şêweyê ku em alîkariya Ukrayniyan dikin. Axaftina Mikanil tê piştî ku Serok Joe Biden roja duşemê gotibû ku Amerîka dê destêwerdana leşkerî bike eger Çîn êrişî Taywanê bike. Biden di kombûna roja sêşemê de li ser pirsa rojnamavanan ka gelo axaftina wî ya rojekê berê li ser Taywanê nîşana guhertineke siyasî ye wî bi na bersiv da. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لە گەشتەکەی بۆ باکووری ڕۆژهەڵاتی ئاسیا وەک بەشێک لە هەوڵەکان بۆ نیشاندانی پابەندبوونی ئەمریکا لە ڕووی ئابووری و سەربازیەوە بۆ وڵاتانی ناوچەکە جەختی لە هەڵوێستی توندی ئەمریکا کردەوە بەرامبەر بە وڵاتی چین. شانبەشانی هاوتایی ژاپۆنی لە تۆکیۆ جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا وەڵامێکی ڕاستەوخۆی دایەوە کاتێک پرسیاری لێکرا کە ئایا ئەمریکا بەرگری لە تایوان دەکات ئەگەر چین تایوان داگیر بکات؟ پاملێرەکەی دەپرسێ بەرگری لێ دەکەن دووجار دەڵێ بڵێ ئەوە وابەستەی ئێمەیە. ئەمە نوێترین هەنگاوی بایدنە بۆ دوورکەوتنەوە لە استراتیژی ناڕوونی ئەمریکا ئەوەی لە مێژە لەسەر مەسلەی تایوان ئەمریکا گرتوێتیە بەر. چین وا دەڕوانێتە تایوانی دیموکراتی وەک پارێزگایەکی جیابەوە لێ و پەیمان دەدات ئەگەر پێویست بکات بە زەبری هێز دەست بەسەر تایواندا دەگرێتەوە و هەروەها وەزارەتی دەرەوەی چین لێدوانەکانی جۆ بایدنی لەو بارەیەوە سەرکۆنە کرد. نابێت هیچ کەسێک لە ئاسی سووربوونی نەگۆڕ و ورە و توانای بەهێزی گەلی چین لە بەرگریکردن لە سەروەری نیشتیمان و سەلامەتی یەکپارچەی خاکەکەی کەم بکاتەوە. دەرگ گرۆسمن لە دامەزراوەی ڕاند دەڵێت مەسلەی چین سەنگی وێزگەکەی بایدن بووە لە تۆکیۆ و هەروەها زیاتر لە مەسەلەکانی لەشکریش. ڕۆژی دووشەممە سەرۆک بایدن سەرەتاکانی دەستپێشخەریەکی ئاشکرا کرد کە بە مەبەستی پیشاندانی ڕۆڵی ئابووری ئەمریکایە لە ئاسیادا. هەتا ئێستا 12 وڵاتی ئاسیایی رازی بوون بەشداری لە وتوێژەکاندا بکەن ئەوەی ژمارەیەکی سەرنجڕاکێشە.
پێم وایە بەڕێوەبەرایەتی بایدن کارێکی زۆر باشی ئەنجامدا و لەگەڵتان ڕاستگۆ بم ئەوەش مەبەستی ڕاکێشانی کۆمەڵێکی فراوانی ئەو وڵاتانە بوو ئەوانەی خاوەنی سیستەمی ئابووری جیاواز و هەروە سیستەمی سیاسی جیاوازن بۆ ئەوەی پەیوەندی بە چوارچەوەی کاری ئابووری وڵاتانی هند و پاسفیکەوە بکەن. یودنیکۆڤ ناڕزاییەکی لە دەرەوەی بەشی رووسی ڕێخست لە میانەی ئەم دواییەی فستیڤاڵێکی هونەری لە ڤێنس لە ئیتالیا. یودنیکۆڤ دەڵێت داگیرکردنی ئۆکرانیا جەنگێکی هاوتەریبی لە نێو خۆی رووسیادا بەرپا کردووە. لەلایشی دیکەوە چینیەکان بە دڵنیاییەوە ئەو ئامادە سازیانە دادەڕێژن ئەوەی بە هەزری من دەبێتە کێشە کاتێک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو کارە نەکات و شێبڕکێشی تند لەگەڵ چیندا بکات چونکە ئەوەی چینیەکان دەیکەن ئەوە نییە کە ئێمە دەیکەین و پێدەچێت ئەوان باشتر ئەو کارە ئەنجام بدەن. بەر لەوەی سەرۆک بایدن بەرەو ئەمریکا بەڕێ بکەوێت ڕۆژی سێشەممە بایدن بەشداری لە کۆبوونەوەیکی چوارلایەنیدا دەکات کە بریتیە لە گردبوونەوەیەکی هەرێمی وڵاتانی دیموکراتی ئەوانەی وەک بەشێک بۆ هەوڵی سنووردارکردنی هەژمونی چین بە ئەندازەیەکی بەرین تیان دەڕواندرێت. بەێ بەفراو ئەو تشتێکی ینی ڕاستی چاوەڕێکری بووژی کە دەما رووسیا عێریشی ئوکراینە کرد هەنێک چاودێران گوتین ئەگەر وا بێ وەختەوە چینجی کارە بە عێریشی تایوانێ بکە و ئانهاجی ئەم دبیژن ئەفگەرژی دەرکەتنە پێش و چینێژی بەرسەوە بایدندا گوتبوو ئەمریکا بە ئاگر دلیزە ئەگەر دەستێوەردانەکە لەشکری لەوەر بکە. و هەروەها ساڵا ئەوەی کە جێگەی سەرنجەوە یەکێک لە خاڵە سەرەکیەکان بۆ بایدن لە ئەو گەشتە ئەوە بوو کە هۆشداریش بە کۆریای باکوور بدا بەڵام ئەوەی کە جێگای سەرنجە ئەوەیە کە کۆریای باکوور دوای گەڕانەوەی گەشتەکەی بایدن تاقیکردنەوەی موشکی هەبووە لە ئەمڕۆدا. ڕۆژی سێشەمە لە ناوچەی دۆنباس کە دڵی پیشەسازی ڕۆژهەڵاتی ئوکرانیایە شەڕێکی قورس ڕوویدا و هێزەکانی مۆسکۆ بەنیازن دەست بەسەر ناوچەکەدا بگرن. هێزەکانی رووسیا دەستیان بەسەر شارۆچکەیەکی پیشەسازیدا گرتووە کە وێستگەیەکی کارەبایی لە خۆ دەگرێت و هەروەها هەوڵەکانیان چڕ کردوێتەوە بۆ گەماڕۆدان و گرتنی شاری سفیرۆدۆنتسک ئەندامێکی هێزی پۆلیسی تایبەت کە ناوی خۆی بە ڤیتاڵی هێناوە دۆخی شارەکەی بە جەهەنم وەسف کردووە و دەڵێ هەموو ڕۆژێک تۆبارانکردن و مردن و کێشەی مرۆیی هەیە لە ناوچەکەدا. سەرکردەیەن هەن وڵاتên ئەوروپی و سەرۆکێ ناتۆیە ڕۆژە سێشەمێ لە هەڤکردن کۆ بەهێزکردنا سیستەمین چەکان و چەکدارکردنا یوکراینایە گرینگە دەمەکێدا رووسیا عێریشی جیرانەخوا دکە. وەزیرە بەرەڤانیە یا هۆلەندی کایسا ئۆلینگرین پالەنەکە ئەولەکاریە ئەوروپای کۆربەندە ئابووریە جیهانی لە داڤۆسێدا گوت یەکیتیە ئەوروپی دکارە هێزن خوا بکە یەک ji بۆ پەیداکردنا سیستەمên tevlîhevên pêwîst ji bo Ukraynayê. Serokvezîrê Belçîkayê Alexander Dikro got ku pêdivî bi hevrêziyeke zêdetir heye li ser biryardana kîjan sîstemên çekan ku bloka 27 netewan pêwîst e pê heye. Wekî armanceke ewlehiya demdirêje sekreterê giştiyê NATOyê Jens Stoltenberg got riya herî xort ji bo piştgiriya Ukraynayê peydakirina çekan e ku hevalbend di astên nedîtî de wekû ku Ukrayna daxwazkiriye dikin. Wî dubare kir ku ew piştgiriya Ukraynayê dikin lê NATO dê nebe beşek ji şer. ئێوارەی ڕۆژی سێشەمە شاندێکی حکوومەتی سوێد گەیشتنەتە ئەنکەرە پایتەختی تورکیا. وەزارەتی دەرەوەی تورکیا هەواڵەکەی پشتڕاست کردەوە و ڕایگەیان کە بەرپرسانی تورکیا ڕۆژی چوارشەمە لەگەڵ شاندەکانی سوێد و فینلەند لە ئەنکەرە کۆ دەبنەوە بۆ تاوتێکردنی داواکاریەکانی ستۆکهۆلم و هێلسنکی بۆ بوون بە ئەندام لە ناتۆدا. هەروەها تایب ئۆردۆغان سەرۆک کۆماری تورکیا کە ناڕەزایی دەربڕیوە بەرامبەر بە داواکەی سوێد و فینلاند بۆ ئەندام بوون لە ناتۆدا ڕۆژی شەمە لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ سەرکردەکانی هەردوو وڵاتی سوێد و فینلاند نیگەرانیەکانی خۆی دەربڕیوە. تورکیا دەڵێ سوێد و فینلاند داڵدەی ئەو کەسانە دەدەن کە پەیوەندیان بە پەکەکە و فەتحۆڵا گوڵێنەوە هەیە. تەڤلێبنا سوێد و فنلەندایە بۆ ناتۆیە و ڕەتکردنا ئەندامتیە وان ji aliyê Tirkiyê ve mijareke ku gelek hewlên dîplomatîkî bi xwe vegirê dide di nav de jî serdana şanda hikûmeta Swêd bo Enqerê ji bo agahiyên dawî û şîrovekirina vê mijarê niha peyamnêrê me
لأنقرة أيوب دمير بمرة دم باش أيوب آگاهین داوید و درباره دا چنه؟ ساله ما دو هفته کو شانده سوئد و فنلانده ده هاتو چاوره کرن هفته بوری دا گره به هاتا چکرن ایرو او هاتن آنا لأنقره نه ve dereda hevditin çedikin yani be İbrahim Kalın berdevke serok komare Türkiye Sedat Önal Ali Karin serok vezirin kare derva civiyan ana yani Oscar Stenstrom o sekreteri devleta İsveç'e o yentisa Juka Salavara yani müsteşari devleta Finlandiya ana dınav civinedane Dve civînê da piştî vê civînê da em çavrêne ku wê daxuyanekî bidin lê berî dikarin bêjim ku daxwazên Tirkiye hebû li vê derê çi ne vana yekem Tirkiye dixwast ku him tiştan şermezar bikin yani dibêjin ku bila saziyên ku yê PKK'nin ancî hinekê vê derê şîrove dikin yê Kurdan dibêjin yani bila ev saziyana mesela Komele'ye vakfe bila were girtin dibê civînê da bahsa vana wê bikin û dîsa rakirina ambargoyê yani devleta Swêdê li beramberî Tirkiye ambargoyeka çekan çêkiribû demeka derêjî bû Tirkiye dixwast ku ev vê rakirin nehat rakirin lê ana Tirkiye dixwaze ku evana derxîne pêşî tiştekî din jî vana dixwaze ku bi gavên dîtbar derxîne holê çi ne vana mesela dibêje em vana wek mîna mutabaqatekê bi îmza bikin ve îmzayê bikin resmî û daxwazê me zêdetir vana ye berî hatina vana diyar kiribû ana divê civînê da çiti qsekirin dikarim ev mijaran geriban mizar jî باشه yani li nav cadeya em bêjin Tirkiyeyê bi giştî ev mijar çawa tê şîrovekirin yani ji aliyê xelkê sade ve em bê welatiyan ve ev mijara redkirina Tirkiye tevlêbûna Swêd û Finlandayê bo NATOyê çawa tê şîrovekirin Sala ana îro em derketin kolana yani kolan gelo divî walî da çi difikirin ez wan jî pirsî dibêjin ku rojeva me ya yekemîn aboriye rewşa me ye lê daliyê din da mesela yek û layên hinekî AKP nevata ku qise dikin diyar dibin an jî yê desthilatiyê ne dibêjin ku temaşe bike opozisyon beramberî Swêd û Finlandayê hiç tiştek nabêje bes daxwazê wê ew e ku ser Erdoğan va biçin an jî yani AKP an jî desthilatiyê va biçin rexne zêde wî alî da derxistin dîsa yek û layên opozisyonê ew çi dibêjin ku ya rojeveka me heye em di nav qeyreneka pir mezin dane bes ev desthilatî dixwaze ku vê rojevê biqulupîne ji bo wî jî her tiştî dikare bike mijar ew mesela Swêd û Finlandiyê jî ana em wiha dibînin باشه opozisyon divê derbarê tiştekî rijdî li ser erdê dikin wekû em bibêjin rêkeberiya Recep Tayyip Erdoğan bikin bi awakî pratikî li ser erdê ne tenê axaftin yani tiştekî wiha heye di rojeva opozisyonê de Rastî vî alî de opozisyon ketiye nav derdê xwe ez ê çawa hilbijartinekê xezen çikim dikarim bêjim ku rexne tevayî li ser siyaseta navendî derdikeve pêş lê arê em bêjin warê Swêd û Finlandiyê da opozisyonê tiştekî got jî rastî tiştekî zêde dîtbar nîne bes rexne dike dibêje ku desthilatî bes bi vî dixwaze ku siyaseta navxweyî biqulupîne û xwe ji rasteqîna Tirkiye an jî qeyrana Tirkiye dûr bixîne opozisyon bes vîya dibe xeyr wî tiştekî dîtbar em bêjin ku dibe raştî heya jî derineketiye pêşî بله ایوب دمیر پامنیر ما انقره تو مربای گلک سپاس خوش ئەمریکا ڕۆژی سێشەمە نیگەرانی خۆی لە پلانەکانی تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا بۆ دەستپێکردنی ئۆپراسیۆنی سەربازی نوێ بە درێژایی سنووری باشووری وڵاتەکەی ڕاگەیاند و گوتی هەر هێرشێکی نوێ لە باکووری سووریا سەقامگیری ناوچەکە تێک دەدات و سەربازانی ئەمریکا دەخاتە مەترسیەوە. نێتپرایز گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا گوتی ئێمە زۆر نیگەرانین لە راپۆرت و هەواڵەکان سەبارەت بە ئەگەری زیادبوونی چالاکیە سەربازیەکان لە باکووری سووریا و بە تایبەتی کاریگەریەکانی لەسەر دانیشتوانی مەدەنی ئەو ناوچەیە و گوتیشی ئێمە دان بە نیگەرانی ئەمنیای ڕەواکانی تورکیا لەسەر سنووری باشووری تورکیا دادەنێن بەڵام هەر هێرشێکی نوێ زیاتر سەقامگیری ناوچەکە تێک دەدات و هێزەکانی ئەمریکا و هەڵمەتی هاوپەیمانان دژی داعش دەخاتە مەترسیەوە. ئەردۆغان ڕۆژی دووشەمە ڕایگەیان کە ئەنکەرە بەم زوانە ئۆپراسیۆنی سەربازی نوێ بە درێژایی سنوورەکانی باشووری خۆی دەست پێ دەکات بۆ دروستکردنی ناوچەی پارێزرا و بۆ بەرەنگاربوونەوەی ئەو شتەی کە ئەو بە هەڕەشەی تێرۆریستی ناوی دەبات لە ناوچەکەدا. لە دوور پلانên Tirkiyeyên destpêkirina operasyoneka nû ya leşkerî li bakurê Sûriye û xemên Amerîka di vê derbarê de niha peyamnêrê me li Qamişlo Zana Amer bi
ئەوەیەکی زیندی بمەرەیە دەم باش زانا خەلکی هەرێمێ دەربارەی وان پلانین تورکیەن داویدا چ دەبێژن دەم باش بەرێ شخوال بدەرێ خەلک بترسن بتایبەتی گو ئەو دەڤەرە هەمکین دبن گارانتۆرا رووسایە دەیدە دسەری دش بەرگۆ پشتی vekşandina hêzên Amerîkî ji wan deveran got bêtir niha tirs li wê derê heye got operasyon dest pê bike ji 2019 hêzên Amerîkî ji wir vekişiyane tevî hin agahî hene got dibêjin hêzên Amerîkî vegeriyane hin deverên wek Tabqa û Reqqa û nêzîkî Kubanê li binaya xerab eşkê hinekî ev ya hêvî dide xelkên got helwesta Amerîka li beramberî vê êrişê wê rê bigire li ber çi operasyoneke nû lê bi giştî tirs heye got careke din operasyon dest pê bike û xelk careke din bi hezaran koçber bibin derbider bibin li vê derê rewşekê metirsîstar de heye باشە تو بەحسا کۆچبەر ئەگەر هاتوو ئەو خەلک کۆچبەر بوو دەربدەر بوو یعنی ڕیا وان بەرێ خۆی بدن لە کویاش بەرکو دەما بەرێک و دەما داعش ئێریش دکرد خەلکێ بەرێ خۆدا تورکیە ئانها تورکیە ئەگەر ئێریشی وان هەرێمان بکە وێ دەمەوێ خەلک بێتر بەرێ خۆ بکودە يعني جخوا او لغوري ديفيجن 32 كيلومتر هجر جسينور 32 كيلومتر وق او ديفيجن او بردوام بكن وي دفر او لا ياغو ارما يعني ارماجن راغاندي جالي تركيا في مليده بري خو بيتر خلف بدن باجاري حسكي جخوا وهجماره كمزنجي بري خو بده دفرين هريما كردستان عراقي لي هجر او ايريش جملي ديريكي و بيك هات او دريه سينوريجي تيغرتن يعني مترسيها هي حتى 60 كيلومتر جو دغهيج ريا انفوريا ربيعه ويدمي يعني دفرك جو خلق وبحزارا وان خلقان انقرا دفرك برفره دكن وترسك برمزن هي النظام ويبري خو بدن كوجي يعني باشە زانا ڕێڤەبەریە خۆسەر ینی ئەم بێژن هێزن سووریە دەموقرات دەستهڵاتدارن باکوور ڕۆژهڵاتی سووریە divê derbarêda te helwest daxuyanî tiştek dane wekû bersiv ji vê axaftinên Erdogan ra بر روجا یک روجا دشمه پشتی اخافتنا سروک ترکیه رجب طیب اردوغان یا دست بکرنا و اپراسیون یکسر هیز سوریه دموکراتیک سر مالپرا خو داخویانیه و شان گوت گوهرتنه که لسر عرضه جالیه هیز گارانتور و وگو بنافکر یعنی مبستاوی روسیا و امریکا سر عرضه چه نبویه و تفک شاندن چه نبویه جخوا د بردوامی او داخیانی خود جی گوت ارمانجا ترکیه جوی اپراسیون دخوازه داعش زندی بکه و تبلهویه که پرمزن چه بکه و هر وها تکسکر گو او لبر خو بدن بحمیشه وی و هن برپرسن فرماندار قصديجي تكسدكن جو وشر هجرهات وقومي ونشركي وك دوبار كرنا صالين 2019 وبرسفك بر بهز جاليه هزي واند وهبن جخاري ببريا خسرجي داخياني درباري ويادا قلت بترش او داخياني بباوري بحث كرجو هزي جارانتور بتايبتي امريكا قلتنا يعني وان اگهدار كرنه وبشتراستن جو ويري لبر في ريشي وري قرتن لي داخيانيه كبالكيش ايرو هبو جي سروكي مسدي رياض ديرار جو تيدر بيجي هجر اوبراسيونك بيك هات و سينور داربه ونبر فرهبه اف جي تي واتايا جو او قفن هر حال زانه هر چندی سینوردار بجید تم با کرد یعنی ام بیجن پیکاتای کرد با کور روجلات سوریه و زیانه ببینن جبر کت او نال سر سینورن اخا او تزلال بو زانه عمر پیامنیر مشقا مشلو گلک سپاس بودماته سپاس خوش ترچان تورکیا بەڵێندەدا کە پەکەکە و ئەندامانی لە عێراق تێک بشکێنێ ئەندامانی پەکەکە وڵاتی عێراقیان وەک بنکێکی سەرەکی بۆ شەڕکردن و دەستەبەرکردنی مافەکانی کورد لە تورکیا بەکارهێناوە شرۆفەکاران و هۆشداری دەدەن لەوەی کە هێرشەکانی تورکیا ببێتە هۆی ئەوەی ئەندامانی پەکەکە ناچار بن ڕوو لە ئێران بکەن و ئەمەش کاریگەری دەخاتە سەر سەرانسەری ناوچەکە لە نێویشیاندا کاریگەری دەبێت لە سەر هێزەکانی ئەمریکا لە سووریا. هێزەکانی سوپای تورک بە پاڵپشتی فڕۆکە و فڕۆکەی بێ فڕۆکەوان گروپی چەکداری کوردی پەکەکە لە بنگەکانیانەوە لە سەرانسەری خاکی کوردستانی عێراقدا وەدەردەنێن
بۆ دەیان ساڵە ناوچەشەخاویەکان پەناگایان بۆ ێڕەشەکانی پەکەکە دابین کردووە لە شەڕیدا بۆ دەسێنانی مافێکی زۆرتر بۆ کەمینەکان لەو دیو سنوورەکان لە تورکیا. لەگەڵ ئەوەی سەرۆکی تورکی ڕەجەب تەیب ئەردۆغان بانگەشەی ئەوە دەکات کە پشتیوانی هێزە کوردیەکانی ناوخۆی عێراقیان هەیە، شاخی قەندیل کە سەردەمانی بنکەی بەهێزی پەکەکەیە ئێستاکە ئامانجی هێزەکانی تورکیادایە. لەبەرەوەی کە سیاسەتوانان دەبێت بە هێما و ئاماژەکان بدوێن دەبی شتێک بڵێن. کاتێک دەڵێن قەندیل ئامانجی هەرە گرنگ و کۆتایی ئێمەیە یان هەر شتێک بێ، مانای ئەوەیە هەنگاوی کۆتایی ئێمە ئەوەیە بە تەواوی پێش بەبوونی پێکێکا بگرین. بنکەکانی پەکەکە لە چەکانی قەندیلین و هاوسنوورە لەگەڵ ئیران کە ڕەکابەری تورکایە. هەرکە سوپای تورکیا پەرە بە هێرشەکەی دەدات، هەندێک لە شێکەرەوان دەڵێن پەکەکە شیانی هەیە بۆ پشتیوانی ڕوو لە ئیران بکات. تاران سەرڕای هەبوونی کەمینەی کوردی خۆی لە ڕابردوودا زەمینەی هاوبەشی لەگەڵ پەکەکەدا دۆزیوەتەوە و دەسەڵاتیشی بەسەر کوردەکانی عێراق و سووریادا هەیە. ئێران لە میانەی ساڵانی هەشتاکان و نەوەدەکاندا بە توندی یارمەتی پارتی کرێکارانی کوردستانیدا. ئێستاش کاتێک رووسیا بە توندی لە گۆڕەپانەکەدا نییە، دەشێت ئێران گیان بگرێتەوە و بە دڵنیاییەوە پەکەکە و پێدا هەوڵ دەدەن پەکەکە وەک فشارێک لە پەیوەندیەکانیان لەگەڵ تورکیا بەکار بهێنن. چاودێران ئاماژە بەوە دەکەن میلیشا عێراقیەکان کە ئێران پاڵپشتیان دەکات وەک هێزەکانی هەشتی شابی هەر لە پێشتر پەیوەندیان لەگەڵ ئەو گروپانەدا هەیە کە پەیوەندیان بە پەکەکەوە هەیە. ڕاست لە نێو سنووری عێراق لە ناوچەی شنگار هێزەکانی هەشتی شابی یەبەشە کە سەر بە پێکەکایە لە ناوچەکەدا پەیوەندی دۆستانەیان هەیە و یان ڕەنگە بە یەکتر بەسراوە بن. بۆیە بۆ زیندومانەوە هەمووی ئەمانە پێویستیان بە هێزێکی گەورەتر لە خۆیان وەک تورکیا و ئێران یان هێزەکانی جیهانی وەک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە. لە سووریا ئەو هێزە کوردیانەی کە بە پەکەکەوە پەیوەندیان هەیە لە شەڕی دەشت بە گروپی دەوڵەتی ئیسلامی هاوکاری هێزە ئەمریکایەکان دەکەن. بۆ تاران کە پشگیری لە دەمەش دەکات، قۆڵکردنەوەی هاوکاری لەگەڵ پەکەکە دەبێتە هۆی لاوازکردنی بوونی ئەمریکا لە سووریا. بەڵام هەر هاوکاریەکی ئیران لەگەڵ پەکەکە کارێکی هاوسەنگکردنی ورد لە خۆ دەگرێت. دەتوانم بیهێنمە پێش چاوی خۆم کە پەیوەندیەکانی نێوان پەکەکە و تاران جێگیر دەبن و بەردەوام دەبن. ڕەنگە پەرەیان پێ بدرێت، بەڵام ناتوانم بیهێنمە پێش چاوم کە تاران زیادە ڕۆیی بکات، بە تەواوەتی پشتیوانی پەکەکە بکات یان لایەنگری بکات لە ناوچەکەدا و پەیوەندیەکانی لەگەڵ ئەنکەرەدا بخاتە مەترسیەوە. پەیوەندیەکانی نێوان تورکیا و ئیران زۆر جار وەک تێکەڵیەک لە کێبڕکی و هاوکاری یەک دەدرێتەوە. لەگەڵ ئابوورێتێک چوونەکەی ئیران، تاران زۆر پشت بە بازرگانی تورکیا دەبەستێت. ئەوەش خاڵێکە کە ئەردۆغان پێدەچێت لە چەند هەفتەی داهاتوودا لە سەردانەکەیدا بۆ تاران جەختی لەسەر بکات. ڕێکخەرانی کەمپێک بۆ ئەو پەنابەرە ئوکرانیانەی کە گەشتیان کردبوو بۆ مەکسیک ڕۆژی سێشەمە ڕایانگەیان کە بەم زوانە کەمپەکەدا دەخەن و داوایان لەو ئوکرانیانەی کە هێشتا لە ئەوروپادا دەژین داوایان کرد کە گەشت بۆ مەکسیک نەکەن. نزیکەی 1000 ئوکرانی لە ڕێگەی ئەو کەمپەوە گەیشتونەتە ئەمریکا. ئەنەستاسیا پۆلۆ گوتەبێژی یەکگرتوو لەگەڵ ئوکرانیا گوتیە ئوکرانیانەی کە هێشتا لە ئەوروپادان پێویستە ناویان تۆمار بکەن بۆ بەرنامەکانی حکوومەتی ئەمریکا و پارەکانی خۆیان بە فیڕۆ نەدەن بۆ گەشتکردن بۆ مەکسیک. پێشتریش هەندێک لە ئوکرانیەکان بۆ گەیشتن بۆ ئەمریکا خۆیان گەیاند بۆ سنوورەکانی ئەمریکا و مەکسیک و ئەم کەمپاژی یەکێک لەو جێگایانە بووە کە ئوکرانیەکانی داڵدەداوە و کارەکانی جێبەجێ کردوون. کۆچبەرن لە مەکسیکێ چاڤەڕێنە دەبێژن ئەو دڵگرانن جێ بریارا دادگەها ئەمریکیا ڕۆجائینێ لە دۆر درێژکردنا بریارا 42 پیڤانا گشتیە کۆ بەرپرسن ئەمریکی bi kar anîn da ku nehêlin piraniya penaxwazan ji adara 2020 ve derbasî Amerîkayê bibin.
کۆچبەرانی مەکسیک و ئەمریکای ناوەڕاست و هایتی لە تیوانە لە مەکسیک چاوەڕێ دەکەن بەبێ ئەوەی هیچ یارمەتێکی پێشبینی کراو هەبێت. ئەم ژنە دەڵێت براکەی زیاتر لە 2 ساڵ لەمەوبەر لە ویلایەتی میچواکانی مەکسیک ون بووە کە ئەگەری ئەوە هەیە قوربانێکی چەتەکانی کارتێل بێت. ئەو ژنە هەڕەشەی کوشتنەکەی دۆکۆمنت کردووە. لەم کەمپی کۆچبەرانە سەلامەتترن وەک ئەو شوێنەی کە تیای دانیشتەجێ بووە. منداڵەکان لێرە کاتەکانیان بەخۆشی بەسەر دەبن. ئەم دانیشتوانی کەمپا بەهۆی 2 زریانی یەک لە دوای یەکەوە لە مانگی 11 ساڵی 2020دا لە هەندۆراس ماڵەکانی خۆیان لەدەستدا. ئەو هێشتا لە تیوانە چاوەڕێی کردنەوەی سنوورەکە دەکات کە ئێستاکە دادگاکان پرسەکەیان ڕاگرتووە. هەموو ڕۆژێک هیواکانم کەم دەبنەوە. بیهێنە بەرچاوت ئەوان تا ئێستا پرۆژە یاسای چلودیان هەڵنەوەشاندۆتەوە. نازانین کەی هەڵی دەوەشێننەوە. وا بۆ ساڵێکە من لێرم. کەنیسەی پەنتەکۆستاڵ ئەم کەمپە بەڕێوە دەبات و یەکشەمە دانیشتوان هەواڵێکی خۆشیان لە چەند کەسێکەوە بیست کە لە ژێر ئەوەی پێی دەوترێت پارێزبەندی مرۆیی مۆڵەتی وەرگرتنی کاتیان لە ئەمریکا وەرگرتووە. لەوانەم دایکە گەنجەی کە خەڵکی میچواکانە ئەو شاری توندوتیژی تیادا بوو. ساڵی پار لە ماڵی خۆمان بووم لەگەڵ کوڕەکەم و کەسی تر لەو ماڵە نەبوو کە باپیری خاوەنی بوو هەر لەوێ کوشتیان. 4 بۆ 5 ساڵ لەمەوبەر ئەندامانی کارتێل خەزوریان کوشت. ساڵی ڕابردوو گەڕاونەتەوە بۆ لایەن و بەدەمانچە هەڕەشیان لێ کردووە. بەڵام ئەم بەشەی تیوانە بەهۆی توندوتیژیەوە لەبەر یەک هەڵوەشاوە. لەم دوایەنەدا کارتێلە شارکەرەکان لە ماوەی 3 ڕۆژی یەک لە دوای یەک تەقەیان لە یەکتر کرد. لە ئەنجامدا چەند فیشەکێک بەر کەمپەکە کەوتووە. کۆچبەرێک فیشەکێک بەرملی کەوت و بەڵام ڕزگاری بوو. ئێستا لە کەمپەکەدا 600 کۆچبەری تیادای و فراوانتر دەبێت بۆ ئەوەی 600 کۆچبەری دیکەش لەخۆ بگرێت. ئەو قەشەی کە بەڕێوەی دەبات هیوادارە ئەمریکا سیاسەتی کۆچبەرانی یەکجارێکی بۆ هەمیشە یەکلایی بکاتەوە. تەنها دەمانەوێت شتەکان بە دروستی ئەنجام بدەین، بەڵام ئەمریکا بڕیار نادات، دادوەرەکان بڕیار دەرناکەن، کۆنگرێس بڕیار نادات، ئیرادەیەکی سیاسی نییە. تەنانەت کاتێک لە کۆتاییدا پرۆژە یاسای 42 لە سنوورەکان هەڵدەگیرێت، تەنیا ئەو کەسانەی کە بەهانەیەکی بەهێزیان هەیە بۆ مافی پەنابەری یان یارمەتی مرۆیی شایستەی ئەوە دەبن بچن بۆ ئەمریکا و لەوێ بمێننەوە. بەێ بەفراو ئەو ئەنجامین کۆرۆنای دووان 2 ساڵانەدانە هێشتاژی دیارن هەوەر وەکو پەنابەر ینی خوازن دەرباس من لێ هشتی ئەو بریار هەیە بناو نیشانە 42 کوژ 2020دا ناهێ لێ کەسێک دەرباس بێش بەر بەندێن ڕێگرتنە کۆرۆنایی. پەنابەران زۆرجار بە هۆکاری جەنگ و چتە جیاوازەکان و ئەو ڕووداوە سروشتیانە دەبنە قوربانی. هەواڵێکی دیکەمان هەیە سەبارەت بە خۆڵبارینەکان، بەڵام پێش ئەوە ناوبڕێ گوەرەگرین و دەگەڕێنەوە لاتان. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. بەهۆی پیسبوونی هەوا و زیادبوونی خۆڵبارینەکان لە بەشێک لە پارێزگاکانی ئێران قوتابخانەکان فەرمانگە حکومیەکان و ناوەندە وەرزشیەکان لە بەشێک لە پارێزگاکان داخراون. زیادکردنی خۆڵبارینەکان لە چەند هەفتەی ڕابردوودا لە زۆرێک لە شارەکانی ئێران بووەتە هۆی بەرزبوونەوەی ژمارەی سەردانیکەران بۆ ناوەندە پزیشکیەکانی و وڵاتە. هۆکاری خۆڵبارینەکان لە ئێران چین و ئایا ڕێگایەک هەیە بۆ چارەسەرکردنی خۆڵبارینەکان؟ بۆ وەڵامیان پرسیارانەش دکتۆر مەنسوور سۆهرابی پسپۆڕی بواری ژینگەمان لە ئەڵمانیاوە لەگەڵدایە. دکتۆر سۆهرابی سەرەڕای سڵاو و دەستخۆشیم بۆ ئامادەبوونتان لەم بەرنمەیەدا. سەرەتا ئەگەر بکرێت پێمان بڵێ سەرچاوی خۆڵبارینەکان چین دکتۆر؟ ڕزم هەیە بۆ بینێرانی خۆشەویست. لە ئێراندا دوو سەرچاومان هەیە. سەرچاومان هەیە کە نێوخۆی ئێرانن، سەرچاوی دەرەکیشمان هەیە کە لە وڵاتانی دیکەوە دێن، بۆ نمونە لە عێراق و لە سووریا لە عەرەبستان و هێندێکی لە شمالی ئەفریقا کەوانە بوونە هۆی ئەو خۆڵبارینەکە. ئەوەی کە نێوخۆیە دەوروبەری تقریباً 30 میلیۆن هێکتار هەیە کە لە ناوخۆی ئێراندایە بە پێی بەڕێوەبەری سەقەتی ئاو و ئیشکبوونی تاڵاوەکان و لە هێندێک شۆن دەبینی کە
ئاوەکان گواستراونەوە بۆ شۆنی دیکە یا چێلگە و مەرفعەکان تەغیر دراون و گۆڕانکاریان بەسەردا هاتووە وای کردووە کە ئەو خۆڵانە ئیشک و ئیشکتر بن و وەخت کاتێک کە خۆڵ زۆر ئیشک دەبێ واتە ڕوتوبات یا تەڕایی خۆی لەدەست دەدا و لە لایەکی دیکەشەوە گیا نامێنێ یعنی گیانەی کە لەوێ هەن سەوزایی نابێت و خۆڵ ئیشک دەبێ دەتواندرێ بە حرەکەتی هەوا کە باس دەکا لە 8 میتر لە سانیەدا بتوانێت ئەوە دەگەڵ خۆی بەرێت ئەو زەڕانش زۆر بچووکن دەتوانن زۆر چنەسەرێ و بخۆن ئەوانەی کەوا لە دەرەوە ژڕادێن خۆی چەند هۆکاری هەیە هۆکاری دەگەڕێتەوە سابان تەبیعی ئەو منتەقە مەسئلەی ئەساسیەکە لێرەدایە کە ئەو باڕێوەبەری ئاوی و پلانی ئاوی کە لە وڵاتانی ناوچەکەدا بووە بە تایبەتی لە تورکیا لە ساڵی 1992 بەنداوی دەوری ئاتاتورک لێدراوە کە 38 میلیارد متری مکعب یا سێجێ ئاو لە پشتخۆیدا ڕادەگرێت لە ساڵی 1973 سەدی طبق لە سووریا لێدرا کە 12 میلیارد متری سێجێ ئاو لە پشتخۆی ڕادەگرێت ئەوانە لەگەڵ ئەو بەنداوانی وەکو ئیسۆ ئەو کاریگەریان هەبوو لەسەر هەم بیابانەکانی عێراق هەم تاڵاوەکانی عێراق ئیشکتر ئاویەوە ڕەها کراوە و پوتیان هێشتووە. باشە دکتۆر باسی هۆکارەکانت کرد ڕێکارەکان چین ئایا هیچ چارەسەریەک هەیە بۆ با بڵێن بۆ ئەم لابردن و نەمانی خۆڵبارینەکان؟ زانی خۆی بەشێکی کە من دەموێت شارێک کردکەم بەڵەوەی بەشی سەری هەڵڵاو زیادی کردووە ئەوانش تەسیری هەبووە بەڵام ئێمە لەگەڵ ئەو بەشێکەوە مەربوطە بەوەی کە حکوومەتەکان یا باڕێوەبەرەکان دەتوانن بیکەن ئەوەیە کە ئەو دوو فاتورەی من ئیشارە پێدەین کاتەکەیانی تەڕایی خۆڵ هەبێت هەم سەوزایی کە زۆر گرنگە یعنی ئەوەی کە حقاوی تاڵاوەکان و تەبیعەتەکە دەبێت بدرێ یعنی ئەو ئاوانەی کەوا پێشیان دەبێ ئەو سەحمەی کەوای تەبیعەت ڕەها بکردێ ئازاد بکردێ بێ بڕێ تەبیعەتەکەەوە کە ئەو ڕوتوبەتە تەمین بێ لە لایەکی دیکەوە دەبێ ئەو جیایانە ئیحیا ببنەوە دەبێ کارێ بکردێ سەوزایی بەردەوام بێ لە نێو خوڕی ئاوامان نییە کە بیان هەوێ ئەوە بکەن بۆ دەرەوەش پێویستی بەوە هەیە کە ئەو وڵاتانە بەیەکەوە بیان هەوێ ئەو ئەرکەوەستۆ بگرن بە هەموو مۆنیتۆرینگی بکەن پلانی بۆ دابڕێژن و ئەو مەسئلەیە لەبەرچاو بگرن دەبێ هاوکاری بکەن بەڵام پرسیاری ئەساسیەکە لێرەدایە هێستا کە تورکیا ئاوی کردوتە کەرسەیەک بۆ دیپلۆماسی خۆی وەکو هیدرۆپۆلیتیک استفادەی لێ دەکات هێژمونێکی هیدرۆپۆلیتیکیشی هەیە و لەباری جوغرافیاییشەوە باڵا دەستا و ئاو وەکو ئامرازێک بەکاردێنێ لە مقابل ئێنێرژەکانی دیکەدا وەکو نەوت و لە ئایندەدا دەهوێ ئاو بفرۆشێ ئایا حازرە تێکەڵاوی ئەو هاوکاریە بێ کە دەبێ ئاو سەرپی بکردێ بۆ ئەوەی کەشێشەکە سەر بێ بە دڵنیایەوە تورکیا هاوکاری ناکە باشە دکتۆر باسی ئەوەتی سیاسی لە منتەقەدا دکتۆر دەمەوێت ئەوە بپرسم کە وەک دەزانی خۆڵبارینەکانی ستار ئێرانی نەگرتوێتەوە وڵاتانی وەکو عێراق و سووریا و هەندێک لە وڵاتە عەرەبیەکانیشی زۆر بە چڕی گرتووەتەوە باشە بە پێی زانیاریەکانی ئێوە ئەم وڵاتانە هیچ پلانێکی هاوبەشیان هەیە بۆ چارەسەری ئەم کێشەیە کە پێکەوە بتوان چارەسەری بۆ بدۆزنەوە؟ ئەو جۆرەیە کە من ئاگادار بم ئێران چەندین هەولی داوە هەم لەگەڵ عێراق هەم لەگەڵ تورکیە بەڵام بەپێی وەزعەتی سیاسی منتەقەکە بەپێی ڕەوابیتی دیپلۆماتیکی منتەقەکە لە بینی ئەو وڵاتانەدا هەیە من پێم وانییە کە بتوانن دەستکەوتیان هەبێ لەو بارەوە وەکو ئاماژەشم پێکرد وڵاتی تورکیا ئاوی کردوتە ئەمرازێکی سیاسی وە کاتێک بەکاری یعنی هەم لەباری اقتصادی دەستێ یادیشنەیە یا هاوکاریدا بەشداریکی
ئەو تۆی هەبێ ئێرانیش لە جیاتی ئەوەی کە چەندین ساڵە پلانجێری بکە و پیلانجێری بکە و لە وڵاتانی وەکو سووریا و عێراق وانە دخالت کە ئەگەر دخالەتی ئەرێنی هەبایە هاتبا کاری کردبا لەسەر ئەو مەسئلەی بیابان زودایی یعنی کارێکی کردبا کە بیابانەکان کەمتر بنەوە کۆمەجی کردبا بەوەی کە ئەو خۆڵبارینە کەمتر بێتەوە ئەو وڵاتی ئێرانیش تووشی ئەو کێشە نەدەبوو خەڵکان لە وڵاتی سووریا و ئێران ئاسوودەتر دەبوون بەڵام بەداخەوە پلانەکانی سیاسی زاڵە بەسەر پلانەکانی زانستی و ژینگەی کە لە مەنتەقەکەدا دارادا باشە دکتۆر وەک دوایین پرسیار ئەگەر بکرێت بە کورتی وەڵاممان بیتەوە کاریگەری خۆڵبارینەکان لەسەر کشت و کاڵ و با بڵێن یا سەرچاوە ئاویەکان چی دەبێ بەڕای جەنابەت زانی ئەگەر خۆڵبارین کاریگەری ئەساسی لەسەر مرۆڤ هەیە لەسەر کشت و کاڵ و لەسەر جیاش دەتوانێت تەئسیری هەبێ ینی وەختێک خۆڵ دەبارێتە سەر هەر بوونەوەرێک بۆ سەر جیایەکیش دەبارێت تاثیر لەسەر فۆتۆسنتێز و لەسەر عملکرد دوشتی هەیە حتا لەسەر ڕووبارەکان و لەسەر ئەڵام لەسەر ئەو چۆمانەی کە هەشن لەسەر ویش تاثیری هەیە یەکشت لە بیر نەکەیت ئەو زەڕەیە فقط خۆڵ نییە یعنی ئەوەی ناسی دەکەین جاری وایە بە میلیۆنان باکتری و پارچی تێدایە فلزاتی پێ دەڵن سەنگین یا قورسی تێدایە جاری وایە فۆسفۆر تێدایە یعنی ئەو پاژماوەی سەم و کوتەی کە لە کوتی شیمیایی کە لە کشت و کاڵدا پێشتر کەڵکی لێوەرگیراوە لە ناوچەکە ئێستا کشت و کاڵێکە بەڕەڵات کراوە ئەو زەمینەکەوە یا ئەو ئەرزەکە بۆتە کانگایك بۆ تەپۆز یا خۆڵ خۆی تەواوی ئەو مادە شیمیایانەی دەگەڵە کە دەتوانێت ئاسارێکی زۆر خەتەرناکی بۆ بوونەوەرەکان و بۆ سەر ژیانی مرۆڤیش هەبێت زۆر سپاس دکتۆر بۆ ئامادەبوونتان دکتۆر مەنسوور سۆهرابی پسپۆڕی بواری ژینگەمان لەگەڵ بوو لە ئەڵمانیاوە ساڵح وەک ئەبینین ئەم ساڵی ڕابردووش گەلێک هەواڵی ناخۆش ڕوبەڕووینەوە چڕی خۆڵبارینەکان و کۆڤید و ئێستاش ئاوڵەی مەیمون و شەڕێ داعشێک و چەند سەڵات درێژ کردیانی براسێژی ئەو هەرێمە خەڵکی هەرێمێ هەژار gelek pirsgirêkan derbas min lê tevî wê jî berxwedêrin berxwedidin wekû mewlûd kesê ku niha pemlêrê me ka Emer behsa wî dike di raporta xwe de çîroka bavê ku her roj ji bo xwedîkirina çar zarokan dixebite mewlûd qurbaniyê şerê rizgarkirina Mosilê ye ji bo ku debara zarokên xwe bike li derdorê şîraniyê difroşe her çend pereyên hindik qezenc dike jî ne çare ku bixebite çîroka mewlûd di vê raportê de. Çîroka kesekî ku bavê çar zarokan ew êk ji qurbaniyên şerê Daişin li Mosilê dukan û xano û cihêkarî ji dest dayne û yan ku hatîne kavilkirin ji ber vê çendê ew li ser erebanekê şirî nahiyan firoşît. Mewlûd Mihemed rojane li mala xwe berheviyên karî diketin û erebana xwe çend şirînahiyan li ser danît û qesta cihekî diket da ku lê bifroşît. Her çende parekê kêm destkevît lê ew neçare berdewamiyê bidete evî karî da ku xerciyên zaroyên xwe dabîn ket. خودê demê sibê ez derdkevim heta şevê ji ber vê çendê ez zarokên xwe kêm dibînim. Tinê danê sibê gel dananî dixwim û rojên eynî direng qesta karî dikem an ku demê nîvir û ez gel wan dama rojanên dî demê sibê derdkevim heta şevê. Li bazarê Serîçxanê li Mosila kevin evî kesî dukan û şuqe û xano hebûn. Beriya hatina çekdarên Daeş bû serbajarê Mosilê jiyaneka xweş borand û karê xwe yê rojane dikir ku kargeheka şirînahiyan hebû. Ev ta xême bû em têda mezin bûyîn lê mixabin şerp serme da hat û em wêran bûyîn. Lê binêre nûke gişt kavil bûye. Nûke min ev erebane heye bûye jê derekê jiyana min. Li vê cadê me bîranîn hebûn. Beramberî min avahiyekê mezin hebû. Trumbêla kar kir û dukan gişt vekirî bûn. Xelk karê xwe ve mijûl bûn. Lê nûke wekû hîn dibînin hemî kavil û wêran bûne.
قربوکرنا اوی کسی نهاتیه کرن جبال حکمت و دکان و آواهی نوی نها وکو کومکا براو پاشماوین شری دهینا دیتن لو ما جه بهم ودانا مولودی لسر کاولا دکان و خانوی نوی نه. والله أنا أحكي عن معاناة شعب كامل يعني. خودی از لسر دردسرین خلکی بگشتی دپیوم نبتنه لسر خو کاچه هاتیه سری من خل بگشتی ضررمند بونه نبتنه از بوم قربانی شر موصله خل بگشتی ضررمند بون دکان هاتنه کاول کرن و کسی دینار جیو قربو نکرن نه همو بگشتی جر سفره دانه او از برانبری تا خدان دکان و کارگاه شریناهیا بوم نوکه خدان عربانه کمه نمونن وکو اوی کسی زحفت هنه دیتن لموصله کون کو جیانا وان به اگجاری هاتیه گوهارتن و شر داعش باندورکا برجاف لأوان کریه لو ما مولود جه کارگه شریناهیان نها بوی عربانکو چند سینی لسرداناینه کاو عمردنگ امریکا موصل لە سنتەری ئەستەمبول لە قەزای بەیغڵۆ لە نێوان ئەو بینە و باڵاخانانەی کە بە چیمەنتو دروستکراون پارکی پیاڵی پاشا هێشتا وەک خۆی سەوز و زیندوو ماوەتەوە تەمەنی پارکەکە 543 ساڵ دەبێت و گەورەیەکەی نزیکەی 3.2 زەویە و شارەوانی شاری ئەستەمبول خاوەندارێتی دەکات. Di nava dilê Îstanbulê li taxa Beyoğlu di navbetûn û avahiyên pir bilind de bîstanê geliyê Piyale Paşa 543 salan hîn jî şîne. Ev bîstanê dîrokî nêzî sê dönûmane û xwediyê vî bîstanî ji şaredariya bajarê mezin a Îstanbulê ye. Di nava vî bîstanî de bîr û bir keke dîrokî jî heye û bîstan bi ava vê bîrê tê avdan. Li vî bîstanî darên fêkî, firingî, pîvaz, bîber, xiyar û her weke din gelek berhem lêşîn dibe. İstanbul bostanlara ev sahipliği yapmış bir. İstanbul ji bo bîstanan mazûvanî kiriye û di vê çarçewê de bajarekî qedîm e. Bîstanên Piyala Paşa jî wekû bîstanên Yadikole di navenda bajêr de yek ji cihê ku herî dawiyê şîn e û qada çandiniyê ye. Li aliyeke din ve ji özgür balê dikişîne ser qeyrana xarinê ya di pêvajiya pandemiya vîrusa korona de ku zêdetir berbeçav xuya dike jî. Günlerde de yaşadığımız gıda Di rojên dawî de jî zêdebûna bihayê berheman û pirsgirêkên di qada çandiniyê de bi me dide nîşan ku her qada çandiniyê ya di nava bajêr de ji bo me pir bi qîmet e. Em jî di vê derbarê de hem xwedî li vê derê derdikevin û hem jî keskatî û fêkiyan li vir dikirin. Her wiha cotkarê bîstanê Piyale Paşa Mevlût Ezan jî dibêje ku berhemên li vir organîkin û derman li vî bîstanî nayê bikaranîn. Ew bi berdewamî jî diyar dike ku berhemên vî bîstanî hem tam xweştirin hem jî li gor bazar û kargehên din erzantirin. Tohumumuzu kendimiz ayırarak o şekil temin ediyoruz. Ürün fiyatlarında Ez bi xwe salê tu vê keskatiyan berhev dikim hem ji bo baxçe di destê şaredariyê de hem jî ji bo ku em şaredariyê biparêzin em berhemê xwe zêde biha difrûşîn. Zan di berdewamiya axaftina xwe de ji got ku ji ber ku bîstan bi ava bîrê tê avdan faturayên ceyranê pir zêde tên. û wî ji şaredariya bajarê mezin ya Îstanbulê banga piştgiriyê kir. Hêjayî gotine ku li Tirkiye bîstanê Piyale Paşa yekane bîstane ku ji aliyê Komîteya Parastina Mîrateyên Çandê ya hejmara duyan ya Îstanbulê ve di sala 2015 de wek milkê çandiyê tomarkirî hatiye diyarkirin. Em Botanî, Dengê Amerîka, İstanbul. Belê bêner hêja Kurd Connection vir bi dawî hate em hêvîdarin ku tiştê me pêşkêşkirî bi dilê we bin her şad û bextewar bin. Şad û bextewar bin.